حاکمانی ئیسلامی لە کاریکاتۆریش ئەترسن. حسین ئەمیر عەبدوڵڵاهیان لە پەیوەندیەکدا لەگەڵ وەزیری دەرەوەی پاکستان بڵاوبوونەوەی کاریکاتۆرەکانی خامنەئی لە بڵاوکراوەی شارلی ئێبدۆی بە سوکایەتی بە پیرۆزیەکان ناوبرد و وتی وڵاتانی ئیسلامی نابێ ئیزن بدەن وڵاتانی ڕۆژاوایی سوکایەتی بە پیرۆزیەکان بخەنە دەستوری کارەوە. هەروەها ڕژیم سەفیری فەڕەنسای لە تاران بانگ کرد و سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەم کاریکاتۆرانە ناڕەزایەتی دەربڕی. هاوکات دەفتەری ڕۆژهەڵاتناسی فەڕەنسا لە تاران لە پەیوەندی لەگەڵ ئەم کردارەدا داخرا. کۆماری ئیسلامی کە شانازی بە چەکە جەنگیەکانی لەوانە پەهپاد موشک و بەرەو پێشچوونەکانی لە بواری ئەتۆمیدا دەکات بە هەبوونی 1 ملیۆن ئاخوند و ڕەنگە بەم ئەندازەیەش پاسدار، بەسیجی، پۆلیس، هێزی ئەمنیەتی و بە کرێگیراوانی لیباس شەخسی ئێستا لەبەر بڵاوبوونەوەی ژمارەیەک کاریکاتۆری خامنەیی وەحشەت کەوتۆتە گیانی. حکوومەتێک کە لەگەڵ ئازادی بەیاندا دوژمنایەتیەکی نەخۆشانەی هەیە، ڕۆژنامە و بڵاوکراوە مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکانی فیلتر کردووە و بەکارهێنەرانی زیندانی ئەشکەنجە و تەنانەت ئیعدام دەکات. کاری گەیشتۆتە جێگایەک کە ئازادی بەیانی و ئازادی ڕاگەیاندن لە ئەوروپاش تەحەموڵ ناکات. کاریکاتۆرەکانی شارلی ئێبدۆ بە جوانیەکی بە هونەرمەندانەوە جنایەت، ڕیاکاری، ئیقتیداری درۆینە، دەمارگرژی و بەڕبەڕیەتی حاکمانی ئیسلامی کردۆتە نیشانە. ئەم کاریکاتۆرانە پیرۆزی درۆینە و پشتبەست و بە سەرنێزەی ئاخوندەکان تێک دەشکێنێ. ئەم کاریکاتۆرانە دەور و نەخشی ژنان لە تێکشکاندنی ئیقتیداری درۆینەی خامنەیی و نیزامی ئیسلامی نیشان دەدات. دەری دەخات کە چلۆن ژنان و لاوان حاکمانی ئیسلامیان بە شێوەیەکی داماوانە خستۆتە وەحشەت و نیگەرانیەوە. لە حاڵێکدا کە 4 مانگە دروشمی مردن بۆ دیکتاتۆر، ئێمە حکوومەتی ئیسلامیمان نابێت لە سەرجەم شارە گەورە و بچووکەکانی ئێراندا بە بانگی بەرز دەوترێتەوە، بنێرەکانی خامنەی و خومەینی دەسووتێندرێن و وێنەکانی خومەینی و خامنەیی لە کلاسەکانی دەرسدا دەگیرێن و دەخرێنە ژێر پێوە، کێشانەوەی کاریکاتۆری خامنەی لەلایەن بڵاوکراوەیەکی تەنزپەردازەوە، ئەویش لە فەڕەنسا بە سوکایەتی بە پیرۆزیەنەتەوەی و ئیسلامیەکان لە قەڵەم دەدرێت. بەرەو ڕووی وەها کاردانەوەیەکی هیستریک دەبێتەوە و ناوەندێکی فەرهەنگی دادەخرێت، سەفیری فەڕەنسا لە تاران بان دەکرێت و هەڕەشەی تیرۆر و کاردانەوەی لێ دەکەن. کاردانەوەش نەک کێشانەوەی کاریکاتۆری یەکێک لە سەرانی حکوومەتی و کلیسایی فەڕەنسا، بەڵکو تیرۆرکردنی کاریکاتۆریستەکان و گرتنی دووتابعیەتیان لە ئێرانە. ئاخوندەکان و دەستگای مەزهەب لە شۆڕشی مەشروتەوە تا بە ئەمڕۆ لەگەڵ ئازادی، لەگەڵ بڵاوکراوەی تەنزپەرداز و گاڵتە ئامێزدا کێشەیان هەبووە. حاکمانی ئیسلامی کە بەگشتی گوڤار و نەشریە جددی و سەربەخۆکانیان لە نێوخۆی ئێراندا داخستووە، ئێستا چەقۆ لا گوڤاری شارلی ئێبدۆ دەسوون. چەند ساڵ لەوە پێش چەند کاریکاتۆریستی ئەم گوڤارە لەلایەن دەمارگرژێکی بونیادگرای ئیسلامیەوە تیرۆرکران و ئێستا وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی بە شێوەی ئاشکرا خوازیاری بەرگرتن بە ئازادی بەیانە لە فەڕەنسا و هەڕەشەی کوشتن و تیرۆر لە کاریکاتۆریستەکان دەکات. بێگومان حکوومەتی کۆنەپەرست و دژی ئازادی کۆماری ئیسلامی ناتوانێت سانسۆر و بێمافی بەسەر خەڵکی هاوچەرخی دنیادا بسەپێنێ. ئەوەی ڕوودەدات بە تەواوەتی پێچەوانەی خواستەکانی ڕژیمی ئیسلامی دەبێت. دیسان بڵاوکردنەوەی کاریکاتۆرەکان لە بڵاوکراوەکانی ناوچەکە و دنیادا بە شێوەیەکی ملیۆنی بەڕێوە دەچێت. ئازادی بەیان و ڕاگەیاندنی ئازاد بەردی بناغەی ئازادی کۆمەڵگایە و دوور نییە ئەو ڕۆژەی کە هونەرمەندان و کاریکاتۆریستەکانی نێو ئێرانیش ژیان لە کۆنەپەرستان بکەن بە کابوسێکی بێکۆتایی. تێپەڕ بووە ئەو خۆناغای کە خومەینی جنایەتکار فتوای کوشتنی بۆ سەلمان ڕوشتی دەردەکرد و حکوومەتە ڕۆژاواییەکان بە هۆکاری بەرژەوەندی ئابوووریەکانیان بێدەنگیەکی زەلیل و زەبوونانەیان هەڵدەبژارد. ئێستا ڕۆژنامە نووسان، نووسەران، هونەرمەندان، ڕووناکبیران و بەشی پێشکەوتووی کۆمەڵ لە بەرانبەر بەڕبەڕیەتی ئیسلامیدا خۆڕاگری دەکەن و حکوومەتە ئەوروپاییەکانیش ناچارن مل بۆ گوشاری گشتی خەڵکی ئێران و ئازادی خوازانی دنیا کەچ بکەن.